خۆشەویستان بەردەوام بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکەمانە قسە لەسەر جۆرە جیاوازەکانی سۆنەر ئەکەین و ئەو خانمانی کە لە قۆناغی دووگیانیان زۆر مەراقیانە کە زوو بچن بۆ لای پزیشکێک بۆ ئەوەی کە لە ڕێگای سۆنەرەوە دڵنیا بنەوە لەوەی کە تەندروستی کۆرپەکەیان چۆنە و بە چ شێوازێکە با بزانین تا چەند جۆرە جیاوازەکانی سۆنەر ئەتوانێت تەندروستی کۆرپەلە دەستنیشان بکات و هەروەها لە ڕێگای ئەنجامدانی سۆنەرەوە ئەو نەخۆشیانە کامانن کە بە شێوازێکی گشتی لە مرۆڤەکانە ئەتوانێت دەستنیشان بکرێت بۆ سۆنەر دەستنیشانی هەندێک لە نەخۆشی بکات و بەپێی جۆرەکان یاخود بەپێی نەخۆشیەکان چەندە گرنگە ئەو جۆرە جیاوازەی سۆنەر ئەنجام بدێت و هەروەها ئەگەر باسێک لە خانمانی دووگیان بکەین ئەنجامدانی زووزووی سۆنەر ئایا هیچ مەترسێکی هەیە بۆ سەر تەندروستی کۆرپەکە یاخود نا اینجا بۆی کە وەڵامی ئەم پرسیارانە بە وردی وەرگرین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر ناسر عەبدوڕڕامان کردووە کە بەڕێزیان یاریدەدەری پرۆفیسۆرن لە تیشک و سۆنەر دکتۆر سڵاو لێ زۆر بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ جەنابتانەکەم و هیوادارم توانین ئیسفادێ بگەین بە بینەرانی ڕۆژێکی نوێی کورسان ئێمەش بۆ ژوین دەستە خۆش بێ دکتۆر باسێکیەوەمان بۆ بکە با بزانین سۆنەر بە شێوازێکی گشتی تا چەند ڕۆڵی هەیە لە دەستنیشانکردنی جۆرە جیاوازەکانی نەخۆشی ئێستا لەبەرەوەی سۆنەر بڵێن لە هەموو شوێنێک تقریبان ئەتوانین بڵێن هەیە تەنانەت هەمانە پۆرتەبڵی پێڵێن یانی ئەتوانی بخیتە گیرفانتەوە لەبەرەوە و تێچووی کەمە و ئازاری نییە و ینی زۆر شتەیەک وای لەکە یەکەم فەحز بێت یاخود یەکەم ئامێر بێت کە بەکارێ بۆ دەستنیشانکردنی نەخۆش و لە زۆربەی نەخۆشەکان بە تایبەتی نەخۆشی ناوسێک نەخۆشی دڵ نەخۆشی ماسوولکە و ئەوانە سوودێکی زۆری هەیە بۆیە دایمەن سۆنەر یەکەم ئامێرە کە بەکارێت یاخود یەکەم فەحسە کە دکتۆری تایبەت ئەینێرێت بۆی دەستنیشانکردنی نەخۆش سۆنەر یەک جۆرە یان بپەی جۆرەکانی نەخۆشی جۆرەکەی دەستنیشان نەکرێ سۆنەر بەعام سۆنەری ئەتیادی یاخود ئەوەی کە پێڵێن ڕەشوسپی ئەمە جۆرێکێتی ئەمە بڵێن گشتیەکەیە بۆ زۆربەی نەخۆشیەکان بەکارێ بەڵام بۆ هەنێ حاڵەت پێمان کە هەمانۆکو سۆنەری ڕەنگی پێڵێن یاخود ملەوەن ئەمە چیەکات ئەمە ڕۆشتنی خوێن لە دەمارەکانە دەستنیشانەکە ئاراستەی ڕۆشتی خوێن بە چەند چۆن ئەڕوات بە ڕێک ئەڕوات بە بەرزونزمی ئەڕوات ئەنواعی نەخۆشی هەیە کە بەمەوە ئیسفادی لێکن و ئەتوانین دیاری بکەین وەکو لە دڵیشە پێڵەن ئیکۆ هەر سۆنەرە بەڵام بۆ دڵ پێڵەن ئیکۆ ئەویش بۆ نەخۆشیەکانی دڵ بەکارێت باشە دکتۆر باباسێک لە خانمانی دووگیان بکەین لە قۆناغی دووکانیە دایک زۆر ترس و سترێس و قەلەقەیەکی هەیە بەرامبەر بۆی کە میشە حەز بەواکات دڵنیا بێتەوە لە تەندروستی کۆرپەکەی سکی سۆنەر تا چەند ئەتوانێت ئەو دڵنیایە 100% با بەدایە کە کۆرپەکەی سکی تەندروستە یاخود خوانەخواستە شتێکی بێت بەڵێ ئێمە لە طوبە بەعامەڵێن 100% نییە مەگەر مردن بەڵام خۆشبەختانە ئێستا بەهۆی پێشکەوتنی ئامێرەکان وەکو ئامێری سۆنەر توانین زۆربەی نەخۆشیەکانی مناڵ یاخود کۆرپەلە لەسکی دایکە دیاری بکەین بەڵام ئەبێ دایکەکەش هۆشدار بێ بێت بۆ سۆنەرکردن لانی کەم ئێمە لە بەپێی زانست 3 جار سۆنەری ئەوێ بەلایانی کەمەوە لە سەرەتایە تا ماوەی دووگیانەکەی تاوا بێ 3 جار سۆنەر ئەنجام بەلایانی کەمەوە ئەگەر ئەمە هیچ مشکلەیەکی نەبێ بەڵام ئەگەر دایکێک لە بارچوونی هەبێ مناڵی نوقسانی هەبوو بێ پێشتر یاخۆت زەخت و شەکرە و نەخۆشی تری هەبێت ئەبێت تەبعاً زۆرتر تا ئێستا ئەوە زیاد لە 50 ساڵە سۆنەر بەکارێت تا ئێستا زیانی لاوەکی وای نەبووە بۆ کۆرپەلە و بۆ دایکەکە لەبەرەوە ینی ئەگەر چەند جاریش بیکاتەوە هیچ مشکلەیەکمان نییە تیشکەوانێ دکتۆر ئەویش بەڵام تیشتێکی سۆنەر ینی پێڵەن ئەڵتراساون ینی لەرەلەی دەنگیە بەڵام لەوەی لەسەر و بیستنەوە یان ئێمە نایبیستین ئەینا وەکو هەر سەوتە بڵێن باشە لەبەرەوەیە باشە دکتۆر هەندێک جۆری سۆنەر هەیە سۆنەری ملەوەنی پێڵەن ئەمە لە چ حاڵەتێکا کە ئێوە بڕیارەیەن کە ئەم نەخۆشە سۆنەری ملەوەن ئەنجام بات بەڵێ ئێمە وەکوتم سۆنەری تیاری هەیە ڕەش و سپیەکە ئێمە مەسەرەن لە بیدایەتی حەملە
بەکارێنین لە 5 هەفتەیەوە ئیتر کیسی مناڵەکە ئەبینرێ لە 6 ئەوانەوە مناڵەکە ئەبینین و ئەمە ڕەش و سپێکە بەڵێ دڵی ئەبینین لە یەک شتەیە کە زۆر تاکیدی لێ بکەمەوانێ هەموو دایکێک ئەبێ لە بینی 11 بۆ 13 سۆنەر بکە 11 هەفتە بۆ 13 هەفتە بۆ لەم تەمەنەیە هەنێ نیشانە هەیە بە تایبەتی نیشانەی داون سیندرۆم یاخود مەنگۆلی لەم عمرەیە دەرەکەوێت دوایی وو نەبێت نیشانەکە ئێمە توانین لەو عمرەیە دەستنیشانی بکەین وەکۆی پشتی ملی مناڵەکە ئەستور ئەبێت یا چەند شتێکی ترە بۆیە هەموو دایکێک ئەبێ بزانێت کە لە 11 بۆ 13 هەفتە سۆنەرێک بکات لە 18 بۆ 22 سۆنەرێکی تر بکات کەمە بۆ دەستنیشانکردنی پەلەکان و دەموچاو و سەر و ئەوانە و بە پێی حاڵەتەکانی تر ئیتر لە 6 مانگیە و لە 8 مانگی و ئەوانە سۆنەری تر بکات بۆی بزانین هەموو شتێک باشە گەشەی مناڵەکە باشە ئاوی باشە جوڵە و ئەوانەی باشە بەنسبەت سۆنەری ڕەنگی یاخود کە پێڵێن ملەوەن ئەمە وەکوتمان دەستنیشانی ڕۆشتنی خوێن ئەکات لە ناوکی مناڵەکە لە بۆری ڕەحم کە خوێن لە دایکەوە چێ بۆ ڕەحم لەگەڵ لە ڕۆشتنی خوێن بۆ مێشکی مناڵەکە ئەمانە ئیسفادەی چی هەیە پێمان ئەڵێت ئایا خوێن و خواردن یاخود بڵێن ئۆکسجین بۆ مناڵەکە بەباشی ئەڕوات یان نا بۆیە دەچەندمان بۆکە کە ئەم مناڵە حاڵەتی ئەوەی هەیە کە خوێنی باش بۆ ناڕوە ئۆکسجینی باش بۆ ناڕوە یاخود مشکلەی هەیە لەبەرەوە ئەمە بە سۆنەری چی دەرەکەوێت سۆنەری ڕەنگی کە پێی ئەڵێن بە خۆمان بەعامی پێڵێن ملەوەن دکتۆر ناسر ئەمە دۆخی ئەوەی کە ئەبینرێت لە دەرەوەی مناڵەکە بەڵام سۆنەر نەخۆشەکانی ناوەخنی مناڵ دەرەخات ومە دەریەخات کە مناڵێک ئەگەر دڵی کون بێ یان نا ئەگەر مناڵێک کێشەی گورچی لێ هەبێ یان ناچوزانم یعنی ئەوانی گورچی لە گورچی هەبێ ئەمانە بە دڵنیاییوە ئێمە ینی لە سانەوەی حاڵەتەکان تقریبا ئێستا توانین تەشخیص بکەین بە سۆنەر هەر لە سکی دایکە دقیقیشە و زۆربەی کات دقیقا بەڵام لەدا هەنێ حاڵە دەمێنێتەوە کە ناتوانین وەکو مەتە وتمەکو مەنگۆل لەگەڵ 11 بۆ 13 نیت لەوانەیە دوای نابێت چکە هەموو مەنگۆلێ مەسەن دڵی کون نییە هەیە دڵی کون نییە و هەموو شتێکی تەبیعیە بەڵام ئەگەر مەسەن دڵ کون بێت بە تایبەتی ئەگەر ئەو کونایە و خەلەلە گەورە بێت ئەوە ئێمە ئەیبینین بەڵام ئەگەر بچووک بێ ئەوە بێ ئیکۆی بۆ بکەی ئیکۆ هەیە لە ناو سکا ئیکۆ ئەکەنەوە دکتۆری ئیکۆ ئەیکا مەسەن قاچ دەست لووت دەم ئەوانەی دەم مەڵاشویان کونا یاخود لێویان کەلا وەکو لێوی کەروێشکی پێڵێن ئەمانە هەمووی تەشخیص ئەکرێت مەسەلەن فتقی ناوەک هەیە مەسەلەن مێشکی مشکلەی تایە کیسی تایە ئاوی تایە هەمووی تەشخیص ئەکرێ و بەگشتی هەتا نوقسانیەکە یاخود خەلەلەکە گەورە بێ زووتر تەشخیص ئەکرێ هەتا بچووک بێ درەنگتر لەبەرەوەی بیدایەت مناڵەکە زۆر بچووکە ینی زۆر شت نبینی تا گەورە بێ ئێمە باشتر و ڕوونتر ئەیبینی بۆیە ئەڵێن لە 11 بۆ 13 18 بۆ 22 ئەمانە بە تایبەتی 18 بۆ 22 زۆربەی بەشەکانی ئەبینرێ و ئەتوانین زۆربەی ئەو نوقسانیانە یان نەخۆشییان تەشخیص بکەین کە لە مناڵەکە هەیە دکتۆر بۆچی هەندێک کەسم بینیوە سۆنەری ئەنجامیاوە پزیشکەکە لە دوای سۆنەر پێوتەوە توێتی حەزەکەم MRI یاخود CT سکانێکیش بکەی بۆ دڵنیابوونەوە بۆچی ئەمان بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی فەقەرات یاخود مێشک ئەمانە ئێستا توانین MRIش بەکاربێنێ MRIەکە زیاتر ڕوونی ئەکاتەوانێ ینی ئەو ورترە وەک لە سۆنەرەکە بۆ ئەو حاڵەتانە بەڵێ بۆ بە تایبەتی مێشک و فەقەرات دڕکە پەتک ئەمانە ورترە هەنێ حاڵەتی تایبەتمان هەیە هەر لە ناو سکی دایکەکەیە MRI بۆکەین بۆ مناڵەکە بڵێ باشە دکتۆر بۆچی زۆر کاتەوە کەسانی کە سۆنەر ئەنجامێن ئەڵەن وا باشترە ئاوێکی باشت خوارد بێتەوە ئەم ئاوە باشە تاچەند یارمەتیە بۆی کە ئێوە دەستنیشانی بابەتەکە ورتر بکەن نوکتەژ ئێستا چەند ئاوێک دانێت خۆتۆڵەن چیە سۆنەرە هەیە خۆیتەوە وەڵای مشکلەیە جاری وایە نەخۆشیێتە ژوورەوە ئەمەنەی ئەو خواردێتەوە میزەڵانی خەریکات تەقێ فەقیرە ناوی دەست بخەیتە سەر سکی بەعام خواردن نەخوانە خۆشکە باشترە بۆ ئێمە لەبەرەوەی ناوسکی باشترە ئەبینین ئاو بخوا باشترە بە تایبەتی بۆ میزەڵان پڕ ببێت بۆ حەمل سێمانگی یەکەم سێمانگی یەکەم لەبەر ڕەحم لە پشتەوەی و ئیشتا
باش نبینێ و ئاوا یارمەتیمانەیە باشتر بیبینین بەڵام دوای 3 مانگ بەعکسەوە پێویستە بڵێن میزەڵانی بەتاڵ بێ لەبەرەوە بەس لەو حاڵەتانەیە بەڵام زۆریش ناکەوا بێ نەخۆشەکەی ئازاد بکە مجرد ئەوەنەی کە بڵێن هەست بکات خەریکە میزی پێ و مشکلەی نییە باشە سۆنەر تەنها جگە لە تۆزە لە کۆرپا لە دەرچین لە دایکی دووجان دەرچین بەگشتیش بۆ دەستنیشانکردنی چەندین نەخۆشی تر بەکاردێوانێ دکتۆر بەدڵنیای وەکوتم ئێستا بە تایبەتی نەخۆشیەکانی ناوچک یەکەم شت پێش هەموو شتێک دوای ئەوەی بڵێن دکتۆری سپۆر فەحسی خۆی ئەکات و ئەوانە یەکسەر مختبەر سۆنەر ئەمە بۆ منە با باسێکی گورچی لەو چوزانم میزەڵان و ئازرا و ئەم بابەتانەکەین بە سۆنەر حاڵەتەکان دەرەکەون هەین بۆ خۆمان کردومان توی بۆ منە هەستەکەین ڕم لە تێ هەستەکەین بەردی گورچی لە تێ تەنانەت قەبارەی بەردەکەشت پێڵێ سۆنەر بەدڵنیاییەوە ئێمە توانین قیاسی بەردەکە بکەین چەند ملیمەترە مەسەرەن لەکوێیە بزەبێت بۆ زراو بۆ گورچیلە بۆ میزەڵان بۆ ئەمانە هەمووی ئەبینین دڵنیاییەوە دکتۆر ئێوە کە سۆنەری ناوسکەکەن بێگومان جگەریش لە هەر لە ناوسکایە ئەو کەسانی کە چەوری جگەریان زۆرە ئایا لە ڕێگەی سۆنەرە و دیارەکرێت کە ئەم کەسانە چەوری جگەریان هەیە خود نەخێرەوە ئامێرێکی ترەکە چەوری جگەر دیارەکە وەکوتم یەکەم شت بە سۆنەرە بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر هیچ چەوری نەبێت دەڵێن نۆرمەڵە بڵێن واتە دەرەکەی ئەگەر چەوریشیە بێ پێمانەڵێ ئێمە ئەیکین بە 3 دەرەجەوە بڵێن 1 2 3 بە پێی چەوریەکە 1 تۆزێ چەوری هەیە 2 مام ناوەندە 3 ینی زۆرە ئیترەوە ئەخیر حەداڵێن فریای خۆ بکەوە بڕۆ حەلی خۆ بکە تەنها بۆ بەشەکانی با بڵێن ئەندامەکانی ناوەی سک و هەناوانە بەکاردەیان بۆ پەلەکان و قاچ و دەست و سەروانەش بەکاردێ سۆنەر سۆنەر بەس بۆ ئەو شوێنانەی هەوای تایە یاخود ژێر ئێسقان بەکارنایە ئینا بۆ هەموو شوێنێکی تر بەکارێ بە تایبەتی مەسەلەن بۆ مەمک بۆ کۆندامی جاوزێ بۆ پێست و ژێر پێست و ماسوولکە و ئەوانە بۆ مەسەلەن غودەی دەرەقی دیکە ڕژێنەکان بۆ چاو بۆ هەموو شوێنێ بەکارێت تەنها بۆ ژێر ئێسقان یا ئەو شوێنانەی کە هەوای تیا لەبەرەوەی ئەو دەنگە ناڕوا بە دکتۆر سۆنەر دەستنیشانکردنە وانە دەستنیشانکردنە و لە هینیشمان هەیە ئێمە پێڵێن ئینتەرڤێنشناڵ گایت ینی یارمەتیمانەیە بۆ چارەسەر یاخۆ وەرگرتنی سامپڵ نمونە مەسەلەن ئەگەر گرەیەک دەبێت لە غودەی دەرەقیە لە ژێر سۆنەرا توانین بە دەرزیەک وەریگرین لە جگەرە لە شوێنی ترە ئەمە چییە ئەمە سۆنەرەکە بڵێن ڕێگەمان نیشانەیە بۆی بتوانین ئەو کەواتە لەگەڵ ئەو نمونەی لێوەرگین لەگەڵ نازۆڕ و هەناوبینیە برانیان نا لەگەڵ نازۆڕە لەگەڵ هەناوبینیە ئەوەی کە زۆر جار لە هەناوبینیەکەی بۆ نەخۆشێک سۆنەر ئەبێتە برای بەیەکەوەیە بەڵێ ئێمە یارمەتیەوانەیە نەوان یارمەتیەمەیان لەبەرەوە هەنێ حاڵەت هەیە کە پێویستی بە 2 یا زیاتر لە اختصاسەکان هەیە بۆی هاوکاری یەکتری بکەن بۆی ئەو ئیشەی بۆ نەخۆشەکە پێویستە ئەنجامی بدەن اینجا یەک شتی تر هەیەکەی بۆ لای پزیشکانی سۆنەر ڕەنگە کەسێک خۆی ترسابێ نەخۆشیە شتێکی هەبێ پزیشکەکە کە پرسیاری لێکا سۆنەرەکەی بۆ کا بۆچی ئەوە زۆر کات دکتۆر زۆر معلومات نایان بە نەخۆشەکەڵە بیبەرە بۆ لای پزیشکەکەی خۆ ئەگەر ئێوە شتێکیشی تیا ببینن خۆی ئێمە زیاتر مەشغوڵی شاشەکەوی نبینیت نەخۆش پرسیارەکە جاری وایە زۆر تەرکیزمان لەسەر ئەو نییە ئەمە حاڵەتێکە دووەم ئێمە وەکو عیلمیەن و بە پێی قانون ئەوە بێ ینی ئێمە پێویست ناکە شت بە نەخۆش بڵین ئێمە ئەوەی کە بینین ئەوەی کە پێویستە لەکوێ ئەینووسین لەناو ئەو راپۆرتەی کە ئەینەوە بە نەخۆشەکە بۆیە باشتر وایە کە بۆی تەضاروبیش دروست نەبێت لەگەڵ ئەخسایەکەی ئەم شتان زۆر تووشە بێنێن دکتۆر نەخۆش زۆر پرسیار وەڵا هەیە وەڵا زۆر پرسیارەکە و دوای ژەڵێ وەڵا دکتۆرەکە جوابی نایەنەوە یان نازام چی ئەوە تووشەوە حاڵەتانە زۆرە بین بەڵام عیلمیەن و قانونیەن باشتر وایە کە ئێمە بەس راپۆرت بینەوە بە نەخۆش ئەوەی کە پێویست بێ پێی بڵێن بەڵام ئەوەی کە پێویست نییە پێویست ناکە ئێمە پێی بڵێن بۆی دکتۆرەکەی تچکە ئەو پزیشکە پسپۆرە هەر سۆنەرەکە نییە
مختبەرەکەیە ڕاستە. فەحسی خۆیەتی تێبینی خۆیەتی هەموو یەکە بە یەک پاکێج و بە نەخۆشەکە ئاڵێتەوە. دکتۆر هەرچە لە دووسێشتە دوو لەسەری بەس پێم خۆشەیەک تۆز زیاتر لەسەری بڕۆین کاتێک من بەنیازم سۆنەر بکەم باشترە چۆن خۆم ئامادەکەم بۆ ئەنجامدانی سۆنەرەوە یەکەم شتمان باڵ خواردنەوە وەکووتمان ئاوێک خۆی توانێت بۆی بە تایبەتی بۆ زرا و میزەڵان و گورچی لەو ئەوانە باشتر وایە وەک بەلایانی کەمەوە 4 بۆ 6 ساعت خواردن نەخۆی هەر ئەوەیە ینا هیچ شتێکی ترمان نایە. زۆر خۆش بە دکتۆر سواز بۆ زانیاریەکانی بەڕێز مادوو نەبی. زۆر سپاس. خۆشەویستان ئێمەش